بڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویست بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتێواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی هاوبەشی خانە نشینکراوان لە کرماشان. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاست نەبوونی کارەبا. ڕووخاندنی خانووی خەڵکی هەژار لە میراوە و کارێزەی بۆکان. پشتیوانی چالاکانی مەدەنی و مافیژنان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی. هەوڵی ناوەندە دەوڵەتیەکانی مەهاباد بۆ داگیرکردنی چیای مێژوویی خەزایی. مەترسی دیپۆرتکردنەوەی چالاکێکی مەدەنی و بنەماڵەکەی لە تورکیا. ڕفاندنی 9 شارۆمەندی کورد لەلایەن بەکرێگیراوانی تورکیا لە عەفرین. و مانگرتنی کرێکاران لە بەشی ئاسنگەری شرکەتی تراکتۆرسازی تەورس. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی هاوبەشی خانە نشینکراوان لە کرماشان ڕۆژەی سێشەمە 29 خەزەڵوەری 1403 هەتاوی خانە نشینکراوانی مخابرات، تامینی اجتماعی، فەرهەنگیان و کشوەری لە چالاکیەکی هاوبەشدا لە بەردەم سندوقی خانە نشینی کرماشان کۆبوونەوە. خانە نشینکراوانی بەشدار لەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی پلاکارد، دروشمی کشوەری، تامینی اجتماعی، مخابرات، فولادی یەکگرنیان بەرز کردەوە. خانە نشینکراوان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەروەها بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازین. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاست نەبوونی کارەبا. بە پێی هەواڵی گەیشتوو خەڵکی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاست بڕانی بەردەوامی کارەبا ناڕازین و دەڵێن قەتعی بێبەرنامەی کارەبا زیانی لە ژیان و کەسابەتیان تێکداوە. بەوتەی هاونیشتمانیان ڕۆژانە بە بۆنەی قەتعی بەرق چەند کاتژمێر لە ڕیزدا دەوەستن و هەموو شەقامە سەرەکیەکانی شارەکانی کوردستان تووشی ترافیکێکی قورس بووە. هەندێک لە کادری دەرمان باس لە بڕانی کارەبا لە نەخۆشخانەکان و سازبوونی مەترسی لەسەر گیانی نەخۆشەکان دەکەن. خوێندکارانی زانکۆش دەڵێن بەهۆی نەبوونی کارەبا ژوورەکانی خوێندندا دەخرێن و لە پرۆسەی خوێندن دوا دەکەون. کاسبکارانی نێوبازار و مارکێتەکان باز لە زیانی ماڵی دەکەن و بازاڕیان داوا لە هاوپیشەکانیان دەکەن دژ بە ناکارامەیی حکوومەت مانگرتنێکی سەراسەری بەڕێوە ببن. ڕووخاندنی خانووی خەڵکی هەژار لە میراوە و کارێزەی بۆکان. بەیانی ڕۆژی سێشەمە 29 خەزەڵوەر شارەداری بۆکان و هێزە ئینتیزامیەکانی ئەو شارە پێکەوە خانووی خەڵکی هەژاریان لە شارەدەی میراوە و جاددەی دانشسەرا بۆ کارێزە ڕووخاند. بە وتەی هاونیشتمانیان ئەو ناوچانەی شارەداری و هێزە ئینتیزامیەکان لێرشیان کردوتە سەریان شوێنی نیشتەجێبوونی خەڵکی کرێکار و هەژارە و بە کرێگیراوانی حکوومەت زیانی 300 بۆ 700 ملیۆن تمەنیان لە خانووی خەڵک داوە. پشتیوانی چالاکانی مەدەنی و مافیژنان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی. ڕۆژی سێشەمە 29 خەزەڵوەر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و مافیژنان لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای سێداریان بەسەر پەخشان عەزیزی و وریشە مرادی بە توندی مەحکوم کرد و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا ئاماژە بە ڕەوتی دەست بەسەرکران و ئەشکەنجێ و دوو چالاکە مەدەنیە کراوەوە سەبارەت بە بێبەریکردنیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و هەروەها چاوپێکەوتنیان لەگەڵ بنەماڵە هۆشدار بە دەستگای قەزایی ڕەژیم درا. لەو بەیاننامەیەدا هەروەها ڕێز لە کار و چالاکیەکانی ئەو دوو بەندکراوە لە ڕۆژاوای کوردستان گیراوە و ڕایانگەیاندووە کە کۆماری ئیسلامی وریشە مرادی و پەخشان عەزیزی بە بیانووی بێبنەما بە ئەدام مەحکوم دەکات لە حاڵێکدا ئەو دوو چالاکە مەدەنیە خزمەتیان بە مرۆڤایەتی کردووە. ڕژێمی سەرکوتگەری ئیسلامی بە سەرکوتی چالاکانی مەدەنی دەیەوێت بزوتنەوەی ژن ژیان ئازادی ناچار بە پاشەکشەکات، بەڵام دەنگی بەرزی نابۆسێدارە بەهێزتر لە هەمیشە بە سەراسەری وڵاتدا بڵاوبێتەوە. واژۆکارانی و بەیاننامە لە کۆتاییدا ڕایانگەیاند هیچ دادپەروەریەک لە سزای سێدارەدا نییە و هیچ ناوەندێکی قەزایی شەرعیەتی بڕیاردان لەسەر ژیانی خەڵکی نییە. ڕەمزی سەرکەوتنی ئێمە ژیانی ئازادە. هەوڵی ناوەندە دەوڵەتیەکانی مەهاباد بۆ داگیرکردنی چیای مێژوویی خەزایی. بە پێی هەواڵی گەیشتوو ناوەندە دەوڵەتیەکانی مەهاباد هەموو هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی چیای مێژوویی خەزایی داگیر بکەن و چالاکانی مەدەنی و شارە سەبارەت بە تێکدانی ئاسەوارە دێرینەکانی ئەو کێوە هۆشداریان داوەتە دەوڵەت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ
ئاسەواری 3000 ساڵە لە کێوی خەزای مەهاباد دۆزراوەتەوە و ئەو چیایە ناسناوی دانیشتوانی ئەو شارەیە کەچی تاوانی مەسکەنی فەرەنگیان بەڵێنی لە ناوەندا قەزای و ئەمنیەتیەکان وەرگرتووە بۆ ئەوەی زەویەکانی بۆ سازکردنی خانوبەرە داگیر کات. لە ڕۆژانی ڕابردووشدا ناوچەیەکی مێژووی سەردەمی کاڵکلۆتیک واتە سەردەمی مسوسەنگ لە دەوروبەری شاری بیجار بەهۆی ئاوگیری بەنداوی تەلوار کەوتە ژێر ئاو و دەرفەتی توێژینەوە زانستیەکان سەبارەت بە سەردەمی پێش شارنشینی لە شارستانی بیجار بۆ هەمیشە لە ناوچوو. مەترسی دیپۆرتکردنەوەی چالاکیەکی مەدەنی و بنەماڵەکەی لە تورکیا. حسێن حسێنی چالاکی مەدەنی و مافی مرۆڤ خەڵکی مەریوان هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر و ڕەوانەی کەمپی دیپۆرتیەکانی مۆغلا کراون. ئەو بنەماڵەیە لە پەیامێکدا داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە بچن بەهانایانەوە و ڕێگە نەدەن دەوڵەتی تورکیا ڕادەستی کۆماری ئیسلامیان بکاتەوە. چالاکانی مەدەنیش سەبارەت بە ئاشکەنجەدان و سزادانیان لەلایەن پۆلیسی تورکیاوە نیگەرانیان نیشانداوە و ڕایانگەیاندووە کە ئەو خێزانە کوردە دوو منداڵی بچووکیان هەیە و دۆخی نێو کەمپی مۆغلا بۆ منداڵان گونجاو نییە. ڕفاندنی 9 شارۆمەندی کورد لەلایەن بەکرێگیراوانی تورکیا لە عەفرین. لە ڕۆژانی ڕابردوودا 9 شارۆمەندی کوردی بەداوای لێبرنەوە خەڵکی کانتۆنی عەفرین لەلایەن بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەربەدەوڵەتی تورکیا ڕفێندراون. بەپێی راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەربەدەوڵەتی تورکیا درێژە بە پێشێلکاریەکانیان لە بواری مافی مرۆڤ دادەن. لە ماوەی دوو ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 9 شارۆمەندی کورد لەلایەن ئەو هێزانەوە دەست بەسەر و ڕادەستی تورکیا کراون. چالاکانی مافی مرۆڤ دەڵێن کە گروپە ئیسلامگەرەکان وێ ڕای ڕووخاندنی ڕەزوباخی شارۆمەندانی کورد ئەندامانی خێزانەکانیشیان دەرفێن و داوای پارەیان لێ دەکەن. مانگرتنی کرێکاران لە بەشی ئاسنگەری شرکەتی تراکتۆرسازی تەورێز. ڕۆژی سێشەمە 29 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە بەشی ئاسنگەری شرکەتی تراکتۆرسازی تەورێز لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی شرکەت خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان تەزمینی ئەمنیەتی پیشەیی زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە گۆڕانی دۆخی پیشەیی و هەروەها دابینکردنی امکاناتی ڕفاهی بوو. کۆبوونەوەی کەمەندامانی ئێران لە تاران. ڕۆژی شەمە 29 خەزەڵوەر کۆمەڵێک لە کەمەندامانی ئێران بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. کەمەندامانی ئێران خوازیاری بەکردەوە دەراتنی یاسای 27 کەمەندامان، پێدانی یارمەتی مانگانە، ڕەخساندنی هەلیکار، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، هەروەها دیاریکردنی پشکی کەمەندامان لە بودجەی ساڵی 1403 هەتاویدا و زیادکردنی یارمەتی مانگانە بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. 43هەمین هەفتەی کارزاری نابۆ ئێدام لە بەندیخانەکانی ئێران. بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە 25 بەندیخانەی ئێران ڕۆژی سێشەمە بۆ 43هەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئێعدام مانیان لە خواردن گرت. کارزاری نابۆ ئێعدام لە مانگی بەفرامباری ساڵی 1402ەوە دەستی پێکردووە و لە ئێستادا 25 بەندیخانەی ئێران پەیوەست بەو مانگرت نەبوون. لە دەرەوەی وڵاتیش چالاکانی سیاسی سێشەمەی هەموو هەفتەیەک دژ بە ئێعدامی بەندکراوان لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ئوروپایی کۆ دەبنەوە. بەوتێ چالاکانی مەدەنی حکوومەتی سەرکوتگەری ئیسلامی لە سێشەمەی هەفتەی ڕابردووە تا بەمڕۆ 28 بەندکراوی دیکەی لە سێدارە داوە. لە ڕۆژانی ڕابردووشدا دەستگای قەزای ڕژیم سزای سێدارەی بەسەر 6 تۆمەتباری بێتاوانی پەروەندەی شارۆچکەی ئێکباتاندا سەپاندووە و وەحشیگەری و دڕندەیەبوونی خۆی بۆ جارێکی دیکە پیشانی جیهانداوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی لە تەورێز و ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی تەورێز و ڕەشت بە ناوەکانی جەبرائیل پاکڕۆح و مەسعود بێدەریخ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. بە پێی زانیاریەکان جەبرائیل پاکڕۆح چالاکی مەدەنی خەڵکی تەورێز لەلایەن لقی دووی دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە
مەسعود بێدەریخ وەرزشوانی خەڵکی ڕەشت لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتەکانی بێڕەزی بەڕێبەری و تێکدانی ئەمنیەتی وڵات بە 1 ساڵ زیندانی تعزیری محکوم کراوە. بەڵای بینەرانی خۆشەویست گەشتی ئەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.